ئێستاش دێن چۆنێتی پڕکردنەوەی فۆرمەکەتان پێ دەڵێن سەرەتا دەچیتە سەر پیجی ڕوانگە فاوندیشن لە فەیسبوک پۆستێکی لەو شێوەیە دەبینیت و لە خوارەوە لینکێکی فۆرمەکەمان هەیە کە بپڕی بکەیتەوە کلیک لە لینکەکەی دەچیتە ناو فۆرمەکە لە ناو فۆرمەکە سەرەتا تۆ لێرە ئیمێلی خۆ دەنووسی و ڕەگەزی خۆ دیاری دەکەی نێکس دەکەیت دواتر زانیاری کەسەکان پڕ دەکەیتەوە ناوی یەکەمت ناوی سێیەمت لێرە پرسیارە باڵێن دەربارەی ئەوەی ئەگەر تۆ ئەو بزنسە هێتت یان ستارتەپێک کە هەیتت سەر بە هیچ لایەنێک نەبێت تۆ ئیندیڤیدوال هەڵدەبژێت ئەگەر سەر بە لایەنێکیش بێ وەک شەریکەیەک باڵێن یان دامەزراوەیەکی تر تۆ لێرە ئۆرگانیزیشن هەڵدەبژێری بەس زۆر بمان ئەو بزانم ئەو ستارتەپانێکە هەیە ئیندیڤیدوالن تۆ ئیندیڤیدوال هەڵدەبژێری ئەگەر سەر بە ئۆرگانیزیشنێک بوو تۆ ناوی ئۆرگانیزیشنەکە لێرە دەنووسی ژمارەی تۆماری ئەو دامەزراوە لێرە دەنووسی لێرە تۆ پاسپۆرت ئایدی ژمارەکە هەرێکێکیان بووی کارت نیشتیمانی بوو یان پاسپۆرت لێرە دەینووسیت ئەگەر وێبسایتێکت هەبوو بۆی ئەمە سەیری کارەکان بکەین ئەتوانی وێبسایتەکە لێرە دابنێت لێرە باڵێن ناونیشانی خۆت دادنێت عادەتەن ئێمە ناونیشانی ئەگە وەرک بێ وەرک هەڵدەبژێرن باڵێن شوێنی کارکردنمان ئەگەر نە ماڵەوە هەڵدەبژێرن ئەگە بزنسێکی ئۆنلاین بێ باڵێن تۆ بزنسێک ئەوە ناونیشانێکت هەیە تۆ لێرە باڵێن لە شەقامێکە لە شارێکە سەر بە پارێزگایەکە و باڵێن لە عێراقین زێ پۆستاڵ کۆدی هەولێر 44001 و هەر شارێکی تریش ئەگەر لە گوگل سەرچ بکەن ئەتوانن بیدۆزنەوە زێ کۆدی خۆتان دەنووسن ئەگەر لە شوێنێکی داوام دەکەیت باڵێن لێرە پۆزیشنی خۆت دەنووسیت یان ئەگەر وەک فاوندەری ئەو ستارتەپەی کە تۆ فۆرمە پڕەکەیتەوە لێرە ئاماژە پێ دەکەیت کە تۆ خاوەنی ئەو بزنسێت و دواتر نێکس دەکەیت دوای نێکستمان کرد لێرە ئەمە ژمارە تەلەفۆنمان دەنووسین ئیمێڵی خۆمان دەنووسین و کام ئەپلیکیشن بەکاردێنی باڵێن بۆ ئەوەی ئێمە پەیوەندیت پێ بکەین واتسەپ تێلێگرام ئیمێل فەیسبوک هەرێکێک لەوانە ئەتوانین دیاری بکەیت و لێرە باسی سۆشەڵ میدیاکانی خۆت دەکەی ئەگەر پیجێکتە بێ باڵێن ئەکاونتێکتە بێ تۆ ئاماژە بە باڵێن لینکی فەیسبوکەکەت لێرە دادنەی هی ستارتەپەکەت نەک ئی خۆت و لێرەگە تویتەرتە بێ بۆ بزنسەکەت بۆ ستارتەپەکەت لێرە دادنێ ئینستاگرام لینکدئین و واتسەپ ئەگەر ژمارەیەکت هەبوو جیاواز بوو لەو ژمارەیە کە لێرە تۆ بۆ ئێمە دانابوو بۆ پەیوەندی ئەتوانی ژمارەی بزنسەکەت لێرە بنووسیت و سیگناڵیش بە هەمان شێوە ئەویشێک کە لە ئەپلیکیشنەکان تەلەگرام و سکایپ و بە چ زمانێک قسە دەکەیت باڵێن چ زمانێک دەزانێت عەرەبی یان ئینگلیزی هەرێکی لەو زمانانەی تۆ دەیزانیت لێرە بۆمان دیاری بکە باڵێن لێرە پرسیاریەوەمان لێ دەکات ئایا پێویست بە باڵێن کەسێکە وەرگێڕان بۆ بکە لە زمان چونکە ئێمە ئەو کەسانی هەڵیان دەبژێرن لەوانەیە ئێمە پێویست کە باڵێن بیان بینین و هەنێ پرسیار دەربارەی بزنسەکەیان بکەین بۆی بەتەواوی لە بزنسەکەیان تێ بگەین ئەگەر پێویستت بە وەرگێڕێک هەبوو کە تۆ هیچ زمانێک نازانی باڵێن تۆ بەس کوردی دەزانی عەرەبی و ئینگلیزی نازانیت ئەو کاتە پێمان بڵێ کە پێویست بە وەرگێڕەکە و نێکس دەکەیت دوایەوە لێرە باڵێن ناوی پرۆژەکەت دەنووسی پرۆژێکت ریکوێست نیم تۆ ناوی ستارتەپەکەت لێرە دەنووسی باڵێن هەر بۆ نووسین تەست و لۆکیشنەکە باڵێن لە هەولێرە یان لە سلێمانیە دیاری دەکەیت ئەلێرە باڵێن لینک تو میدیا کەڤەرێج هەر لینکێک کە هەیە دەربارەی ئەو ستارتەپەیان ئەو بزنسێک کە هەتا پێشتر لە شوێنە مقابلە کراوی یان هەنێک ڤیدیۆت هەیە باڵێن لە تیڤیەک لە یان لە یوتیوب لە شوێنانە تۆ لینکەکانمان بۆ لێردادنی ئەگەر هەبوو ئەگەر نەبوو ئەو زۆر ئاسایی و لێرە باسی ئەوەی دەکەیت تۆ بۆ ئارەزووی دەکەی باڵێن ستارتەپێکی وات هەیە ینی باڵێن ئامانجەکانت چی بۆ دەتەوێت ئەو بزنسە بکەیت لێرە ئاماژەی پێ دەکەیت بە تەفاسیلی تۆزە بۆمان باز دەکەیت لێرە پرۆژێک تایپەکە هەڵدەبژێری کە ئەو پرۆژێت باڵێن نووسین تست باڵێن ئەو پرۆژێت لە یەکێک لەو کاتەگۆریانەیە باڵێن سەر بە ئیدوکیشنە یان هەرێکێک لەو بابەتانەیە بۆمان دیاری دەکەیت توی دیسکریپشن لێرە باڵێن باسێکی کورتی پرۆژەکەت دەکەیت پرۆژەکەت یان باڵێن ستارتەپەکەت یان بزنسەکەت
لێرە long description لێرە بە شێوەیەکی ورد هەموو ئەو شتانە دەنووسی کە لە تۆ لەسەر بزنسەکەت دەیزانی لەسەر ستارتەپەکەت هەتا ئەتەوێت پێمانی بڵێیت دەبێت لێرە بۆمان ڕوون بکەیتەوە کە ستارتەپەکەت یان با بڵێن بزنسەکەت دەربارەی چییە و ئامانجەکانت چین و گەیشتۆتە چ ئاستێک ئەتەوێت چی بکەیت لە داهات و هەموو شتێک بە تەفاصیل لێرە بۆمان ڕوون بکەیتەوە پرۆژێکت start date و end dateەکە با بڵێنەوە هەر ئەو کاتە هەڵبژێرن کە پڕی دەکەنەوە start dateەکە و بۆ end dateەکەش بە هەمان شێوە کۆتایی ساڵدا بنێن با بڵێنە چتە مانگی دێسەمبەر 31 دێسەمبەر دابنێن contact person for project update ئێمە بۆی بمانەوەیە کە پەیوەندی بە کەسێک بکەین ئەگەر هەر ئەپدێتێکمان هەبوو یان پێتان بڵێن هەر ئەپدێتێک لەسەر بزنسەکەتان ناوی ئەو کەسە لێرە دەنووسن یانی با بڵێن کۆنتاکتی ئەو کەسە بۆ نمونە ئەو کەسەی خاوەنی و بستێ ناوی ئەحمەدە ئەحمەد ساڵح لێرە ناوی دەنووسن لێرە باسی ئەوە دەکەیت دوای ئەوەی تۆ ئەو پارەیەت بەدەست دێنی و باڵێنیان دوای ئەوەی دەگەیتە ئەو گۆڵ و ئامانجەی کە هەتا چی ڕوودەدا ینی چ شتێک لە ستارتەپەکەت لە بزنسەکەت ڕوودەدا دوای ئەوەی تۆ دەگەیتەوە ئامانجانەی خۆت کە باڵێن ئاماژت پێکردووە لە لۆنگ دیسکریپشنەکە لێرە دوای ئەوە لێرە باڵێن ئەو پارەیە دەنووسی کە تۆ پێویستە بۆ بزنسەکەت و ناتوانانی لە $5,000 زیاتر داوا بکەیت بۆ نمونە تۆ پێویستت بە $4,000 چکە باڵێن تۆ زانەی ئەو $4,000 لە چی بەکاردێنی لە کۆتاییە ئاماژە بە شتێک دەکات تۆ چی دەکەیت ئەو $4,000 کە داوات کردووە دەچی لە ئەکسل شیتێک ئەو $4,000 لە چ شتێک بەکاردێنی یەک بەیەک بۆمان دەنووسی بۆ نمونە تۆ لاپتۆپێکت پێویستە بۆی ئیشی لەسەر بکەی بۆ ستارتەپەکەت بەرەو پێش بچی زیاتر ئەنووسی پێویستن بە کڕینی لاپتۆپ یان با بڵێنسی لاپتۆپ و پارەیەکی بۆ دادنێ بۆ نمونە پێویستت بە مێز و کورسێ بۆ ئۆفیسەکەت مێز و کورسی چەند پارە پێویستە ئەینووسی بۆ نمونە پێویستە ئۆفیسێک بەکرێ بگری بۆ ماوەی 3 مانگ پارەی ئۆفیسەکە بدەیت بۆمان دەنووسی ئۆفیس و چەند پێویستە بۆ هەر مانگێک پارەکە دەنووسی هەتا ئەو $4,000 تۆ هەمووی تەواو دەکەی با بڵێن دوای ئەوەی با بڵێن ئەو $4,000 نووسی کە بۆچی بەکاریدێنی با بڵێن ئەو بەجێتە نووسی کە لە چیا بەکاردێنی ئەو $4,000 دەیت لە ڕێگەی ئیمێڵێکەوە بۆ ئیمێڵەکە لێرە ئاماژەیان پێکردووە ئەو ئەکسل شیتە دەنێریت apply@innovationhub.me بە چۆن ئەکسل شیتەکەت دەنێری تایتڵی ئیمێڵەکەت ئەلێرە ناوی کەسەکە دەنووسرێ با بڵێن چێ خاوەنی ئەو بزنسەیە لە تایتڵی ئیمێڵەکە سڵاشێک دەکەیت و ناوی پرۆژەکەت دەنووسی ناوی ستارتەپەکەت ناوی بزنسەکەت دەنووسی لێرە نمونەیەکی دا بۆ نمونە ideas beyond borders منەظەمەیە بەسی ئێوە زۆربیان با بڵێن individualن سەر بەخۆن ستارتەپەکەن تۆ لێرە ناوی کەسەکە دەنووسی با بڵێن ئەحمەد ساڵح و با بڵێن ئەو بزنسە هەیە بەو ناوە scan the file for virus before sending ئەوە با بڵێن بەس تعلیماتە زانیاری ئەوەیە کە هیچ فایلێک نەنێرن ئەگەر زانیتان ڤایرۆسێک یان شتێکی تێدایە با بڵێن ئەکسل شیتەکەشت لە خوارەوە بەو شێوەیە ناو دەنێت project request name واتە ناوی پرۆژەکەت ناوی ستارتەپەکەت ناوی بزنسە بچووکەکەت دەنووسیت سڵاشێک دەکەیت 2024 بەجێت باشە بەو شێوەیە دەینووسیت چکە ئێمە لە 2024 و لێرە ئێکزامپڵێکی داوە ناوی بزنسەکە 2024 بەجێت ئەوە لەکوێیە لە ئەکسل شیتەکەت باڵێن لاپەڕی ئەکسلەکەت بەو شێوەیە ناو دەنێت دواتر بۆ ئیمێڵە دەنێری کە ئێستا من ئاماژەم پێکردو و سەبمیتی دەکەیت ئەوە تەواوی با بڵێن ئەو زانیاریانەیە کە ئێمە پێویستمانە ئێوە پڕی بکەنەوە هیوادارین هەموو لایەک سەر کاتێک خۆش